ئەمڕۆ موچەی مانگی 11 خانشینان دابەش دەکرێت لە سەدا لە بەردەمی بانقی توی مەلیکم کە قەرەباڵغێکی زۆر هەیە، خانشینێکی زۆر هاتۆتە بەردەمی بانقەکە کە دەیانوێت زوو موچەکانی وەربگرن و پێداویستەکانی پێدابین بکەن. ئەگەر هاوکارێکەکەم گوێزێتەوە کە ئەو کەسانی کە لێرن کە زۆرینەیان کەسانی بەتەمەنن هاتوونەتە ئێرە بۆی کە موچەکانیان وەربگرن بۆی کە موچەی مانگی 11یان وەربگرن. لە ئێستادا لۆد و قەرەباڵغی زۆر لەسەر ئەم بانقە بوونی هەیە کە هەرێکە لە کەمەندام و خانشینانی شارستانی لە بانقی توی مەلیک موچەکانیان وەردەگرن کە ژمارەیەکی زۆر لەو خانشینانە کە لۆد و قەرەباڵغی زۆر دروست بوو. ئەمە وای کردووە کە چەند کاژمێریشی پێ بچێ و کەسێک کە دەیەوێ موچە وەربگرێ. مامە جادەمێکە لێرەی من بەڵێ بەس بۆ مەعاش نهاتوو، بۆ مەعاش نهاتوو. ئەم سیستمە چۆنە بەلاتەوە کە بە شێوازە موچە وەرەگیرە؟ وەڵا هیچ نییە، چۆن شیوا بێ ئەم تەوتینە بۆ نەکرا، ئەم تەوتینە بۆ نەکرا، تەوتینەکە باش بوو ڕێک و بێک هەوت کەس و ئەچوو مەعاشی خۆی وەرەگرت و ئەمە ئەمەکەی وەساک خەڵکتیمە بکرێ بە سیستمێکی بانکی هەر کەسە و لە سیستمێ بەکارتێ وەری بگرێ. ئەمە باشترە بێ بەڕێ باشترە، بەڵێ باشترە، ئەو باشترە دەستەکانی بانکێکە بێ بە گەلێ باشە لە شەڕەشەق تەمەنی وای ئەفرەتی وای تەمەنی 70 ساڵە 80 ساڵە پیرانە یعنی دەوتوانانین بۆ 3 ساعت و 2 ساعت بۆ ماعاشێ. ئەمە کەی ماعاش حکومەت کەی چۆن دەوڵەتداری ئاوا بێ؟ حکومەت چۆن ئاوا ڕۆبەڕێەوە؟ کاکە گیان یعنی بەڕاستی ئەوەی کە لەلایەن قیمەتی نیە میلەتە بە 3 مانگ موچەیە بە 2 مانگ موچەیە، یعنی ڕحایی کوردیان برد هەر حیا ماچوو لەناو دەوڵەت ئەفریقاوانیە تێگەشتی هەری دیش دەوڵەتی وانێ لە دنیا لە کاتی خۆیان موچە خۆی وەرەگرێ بە 3 مانگ جارێ بە 2 مانگ جارێ سپاس کاکە دەستەکانە خۆش بێ. بەڵێەوەی کە لێرەیە بینرێ کە چەندین هاوڵاتی کە ئەمە یەشێکە لەو خاتونانی کە بە کورسی جوڵاوەوە لێرە هاتووەتە ئەم قەرەباڵغیەوە کە موچەکەی وەربگری. ئەمە کە ئەو کەسانی کە لێرە سەرپەرشتی بابەتی چوونە ژوورەوەی خانشینان دەکەن کە ئەوانیش بە هەمان شێوە نازانن کە چۆن تەعامل لەگەڵ ئەو بابەتەدا بکەن لەبەرەوەی کە خەڵکێکی زۆر هاتووەتە ئێرە کە ئەیانەوێت موچەکانیان وەربگرن. لە سەعات چەندەوە لێرەی مامە گیان؟ ساعت 8 لێرەمە. لە ساعت 8ەوە چەندێک سربەرتەکەی بە پێی مەزەندەی خۆ؟ 2 ساعتی 3 ساعتی تراوە. هەموو مانگێ بەم شێوازەیە؟ ئەرێ وەڵا هەر وایە. چەندێ ڕازی لەم سیستمە لەم شێوازی سەرەگرتنە؟ وەڵا هیچ ڕازینی بە قوربانە مەکەی حکومەتە وا لە ناوی بەرێ بخواتی پێغەمبەر خوایە. دەستەکانێ خۆش بێ. لە کاتژمێر چەندەوە لێرەی؟ لە حەوتەوە لێرە حەوتی بەیانی. لە حەوتی بەیانیەوە. چۆن ئاوا کەوتویتە دواوە؟ بەڵێ ئاوا لە دواوەی لە سەرەکەی سەرەکەم لەوە دواوە لە دواوە بوو. بەڵێ لەکوێ هاتووی؟ لە شەیتانی ئاساتیەوە. دەستەکانە خۆش بێ. بەڵێ ئەوەی کەیبینن ئەمە سەرەی موچەی خانشینانە لە بەردەمی بانقی توی مەلیک. بە تەنیان بانقەوان نییە، بانقەکانی دیکەش کە موچەی خانشینانی لێ دابەش دەکرێت بە هەمان شێوە. ئاوا لۆد و قەرەباڵغی هەیە کە ئەمە وای کردووە کە قەرەباڵغیەکی زۆر دروست بێت، لۆدێکی زۆر دروست بێت لەسەر باڵقەکان بە پێی لەگەڵ ستافی باڵقەکەشا کردووە کە لێرەدا ئەڵێ تاوەکو یەک خانشین لێرە بمێنی ئێمە دەگەی بانقەکەدا ناخەین، بەڵام ئەوەی خانشینان پەلەیانە دەیانێت زوو موچەکانیان وەربگرن. ئەژینا پێویست بەوە ناکە کە بۆ شێوازە سەردانی ئێرە بکەن و ئەو قەرەباڵغیە دروست ببێت. لێرە موچەی خانشینی مانگی 11 دابەش دەکرێت کە هاوڵاتیان چاوەڕوانی موچەی مانگی 11 بوون و لە ئێستادا ئەمڕۆ یەکەم ڕۆژی دابەشکردنی موچەی مانگی 11 کە ئەمە موچەی خانشینانە لە شاری سلێمانی و قەرەباڵغێکی زۆر هەیە کە ئەو کەسانی لێرەن زۆربەیان تەمەنیان سەرکەوتووە و کەسانی بەتەمەنن کە دەیانێ موچەکانی خۆیان وەربگرن.